ڕەنج ئازادێکێکە لە گۆرانی بێژەدان خۆشەکان کە ماوەی 20 ساڵە لە دەرەوەی کوردستانە ژی و لە ئێستادا بەرهەمێکی شادی بڵاو کردوێتەوە لە ڕێگەی سکایپەوە قسەی زیاتر لەگەڵ کاگڕەنجەکەم. کاگڕەنج سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. ئەم کاتی ئێوەش باش و سڵاو لە ئێوەی خۆشەویست و لە هەموو کەناڵی کورسات و ڕێز و خۆشەویستمێ بۆ کارمەندەکان بەعام. سپاس بۆ تۆ. ئەم بەرهەمەت ناوی چییە؟ بەرهەمێکی شادە پێم وابێ و بۆچی ئەم بەرهەمە شادت لە ئێستایا بڵاو کردوێتەوە؟ بەڵێ ئەم بەرهەمێکی فۆلکلۆری کوردی خۆمانە هەڵپەرچەیە بە ناوی نایە. تازەکەریبان بۆ کردو و موسیقەکان موسیقی تازەمان بۆ کردوێتەوە و باشی شۆم لە دەنگتان نیە ببوورە. بەڵێ بەرهەمەکە ناوی چییە؟ ئەزانم کە بەرهەمەکە بەرهەمێکی شادە بەڵام و بەرهەمێکی فۆلکلۆرە، بەڵام بەرهەمەکە ناوی چییە و بۆچی لەم کاتەیە بڵاوت کردوێتەوە؟ بەڵێ بەرهەمەکە ناوی نایەیە. نایە. بەڵێ. و هەروە ئەمەوێ بۆ جەژنی قوربان بیکەم بە دیاری بۆ گەلی کوردستان بەعام لە هەر شوێنێکن لە قسمە هیوادارم چێتە ماڵی هەموو لایەکەوە. دەستەکانت خۆش بێ. کاگڕەنج بەرهەمەکانی تریشە دییان تۆ هەر بەم شێو و ستایلە گۆرانی ئەڵێیان ئەمە بەرهەمێکە پێت خۆش بۆ جەژن بیکەیتە دیاری و بەرهەمێکی شاد بێ؟ زیاتر ئیشەکەی من ئاهەنگی بکوساوە و بۆنەکانە. ساڵانە ئاوە بەرهەمێ بڵاوەکەمەوە هەم بۆ خەڵک و هەم بۆ خۆشم بۆ ئەشیفی خۆم بەپێویستم زانی بۆ جەژنی قوربان ئەم بەرهەمە بڵاوکەمە و پێشکەشی ئەوەی خۆشەویستیکەم. زۆر باشە. بەرهەمەکە لە کوێ وێنە گیراوە و چۆن تۆمار کراوە و کێ تۆماری کردووە و کاری دەرهێنانی ڤیدیۆ کلیپەکە چۆنە؟ کاری موزیکی لایەن کاکە دیارکەریمە بۆ کراوە لە وڵاتی نەرویج و هەروە وێنەگرتن لایەن گۆڵدن زوومە و کاکە سەنگەر و کاکە برشت. کاری مۆنتێریشی لایەن کاکە ئالانکاوە بۆ کراوە و بەرهەمەکە لە ڕۆتردام تۆمار کراوە لە هۆڵندا. زۆر باشە. ڤیدیۆ کلیپەکە چۆن وێنە گیراوە و هیچ سیناریۆی تایە؟ بەڵێ بەتەشید سیناریۆی جوامە بۆ داناوە. حەزەکەم زیاتر بە سوپرایز دەبمێنێتەوە. کەواتە بەرهەمەکە هێشتا بڵاو نەکراوەتەوە و بەنیازی لە کێ بڵاوکیتە؟ بەڵێ بۆ جەژن بیکەم بە دیاری بۆ گەلی کورد. باش. لە چ قۆناغێکایە؟ تەواو بووە. تەواو بووە. لە کێ بڵاویەکەیتەوە؟ بەتەمام لە کەناڵ جوانەکەی کورسات بڵاو بێتەوە. تراش کەناڵێکیکەش ئامادەی بۆ بڵاوکەتەوە خۆشحاڵە بم. زۆر باشە. باسمان لەوە کرد ئایا بەم شێوازە گۆرانی ئەڵێیت هەموو بەرهەمەکانت ئەم شێوازێ ئەی پێت خۆش نییە تۆ دەنگێکی خۆشت هەیە کە شێوازی تر و ستایلی تر تاقی بکەیتەوە تاقید نەکردوتەوە؟ بەڵێ بەتەشید. بەڵام ئێمە لە ئەوروپا ئەو هەلەمان بۆ نەڕەقساوە. ئینشەڵا بەم زوانە بێمە کوردستان شتی تازەم بەدەستەوەیە شتی زۆر باشتر وردە و دەیتر هەبێ هەموو جارشتی باشتر کەی تەواان. زۆر ڕاستە. دەستەکانت خۆش بێ و بە هیوای بەرهەمی زیاتر. زۆر زۆر سپاس بۆ تۆ. سپاس دەکەم کە لە ڕێگەی سکایپۆ لەگەڵم بووی.